شەفاعەتی دڵسۆزانە بۆ یارمەتی باوەڕدارانی نوێ بۆ ئەوەی کە لە باوەڕدا پێ بکەن. پێویستە پێشەوانی ڕۆحی بەردەوام نوێژ بکەن لە پێناوی گەشەکردنی ڕۆحیان. پۆلس و سیلاس و تیمۆساوس نمونەیان بنەمایە بوون. خۆیان و سەرجەم پێشەوایانی کلیسا لە پەیمانی نوێدا بەو شێوە. ئەوە لە جۆرەها ئاماژەی نووسراوەکاندا هەیە نوێژی بەردەوامی پێشەوایان لە پێناوی باوەڕدارانی نوێ لە عیسای مەسیحدا. ئەمەش لێرەدا لە نامەی سالۆنیکیدا ڕوونا. نوێژکردن بەشێکی زۆر گرنگی خزمەتەکەیان بوو لە بەدواداچوونی باوەڕداران. لە دوابنەماکە ئەو شێوازەمان بینی کە دەیانەویست خزمەت و بەدواداچوون و فێری ئەو کەسانە بکەن. بەڵام یەکێک لەو شتانە کە لەم نامەیەدا هەیە نوێژکردنە. شەفاعەتی دڵسۆزانە و نوێژکردن لە پێناویان. یەکەم سالۆنیکی بەشی 3 ئاەتەکانی 11 و 12 کە دەڵێت با خودای باوکمان و ئیسای پەروەردگارمان ڕێگای هاتنمان بۆ لاتان ئاسان بکەن. ئەمە بەشێکە لە نوێژی پۆلس و سیلاس و تیمۆساوس چونکە شێوەی کۆ بەکاردەهێنێت، بەڵام ڕێک لە پێناوی خۆشەویستی نوێژ دەکات و دەڵێ هەروەها داواکارین ئیسای خاوەنشکۆ خۆشەویستیتان بۆ یەکتری و هەموو خەڵکی دیکە زیاد و سەرڕێژ بکات بە ئەندازەی خۆشەویستیە کە ئێمە بۆ ئێوەمان هەیە. لێرەدا باسی خۆشەویستی باوەڕدارانی سالۆنیکی دەکات بۆ یەکتری. هەروەها لە پێناوی خەڵکی سالۆنیکی نوێژ دەکات و باوەڕدارانی فیلیپی و بیریە و کۆرنسۆس، چونکە سالۆنیکەکان زۆر دەستفراوان بوون لە یارمەتیدانی ئەوانەی پێویستیان هەبوو. بۆیە یەکەم جار پۆلس نوێژ دەکات بۆ زیادبوونی خۆشەویستیان. کاتێک دەڵێ بە هەمووان ڕێک مەبەستی باوەڕدارانیشە. خۆشویستنی کەسی نزیک وەک خۆت. دەبینین ئەم نوێژە پەیوەندی بە ڕاستپاردەی نوێی ئیساوە هەیە. با پێکەوە بگەڕێنەوە بۆ ژووری سەرەوە کاتێک مەسیح نێردراوەکانی فەرمووکە 11 کەسەکە کاتێک لەوێ بوون، چونکە یەهوزا لەوێ نەمابوو پێشتر لە خاجدرا بوو پێش لە خاجدان. من ڕاستپاردەیەکی نوێتان دەدەمێ، یەکتریتان خۆش بوێ وەک خۆشویستن، ئێوەش بەو جۆرەی یەکترتان خۆش بوێ. بە هەموو خەڵک دەزانن کە قوتابی منن ئەگەر خۆشەویستیتان بۆ یەکترین هەبێت. ئیسا مەسیح 3 جار دەفەرمێت یەکتریتان خۆش بوێ. پۆلسیش ئەمە دووپات دەکاتەوە چونکە زۆر بە جددی وەریگرتە بوو. پۆلس بوو بە نێردراو لە کاتی ڕاگەیاندنی ئیسای مەسیح بۆ ئەو ڕاستپاردە نوێیە بۆ قوتابیەکانی کە هێشتا پۆلس نێردراو نەبوو. پۆلس کە ناوی شاول بوو دەستی کردە چەوسانەوەی کلێسا. بەڵام یەزدان بە شێوەیەکی تایبەت بانکێشتی کرد بۆ ئەوەی ببێتە نێردراو. پۆلس مەبەستی ئیسای دەزانی لە ئەوەی کە دەڵێت یەکترینتان خۆش بوێ کە بۆ خەڵکی کۆرنسۆسی نووسی. ئێستا ئەم سیانە دەمێننەوە، باوەڕ و هیوا و خۆشەویستی، بەڵام گەورەترینیان خۆشەویستیە. بۆچی؟ چونکە خۆشەویستی زۆر بنەڕەتیە لە گەیاندنی پەیامی ئینجیل. خودی ئیسا مەسیحیش فەرموویەتی بەمە هەموو خەڵک دەزانن کە قوتابی منن. ئەگەر خۆشەویستیتان بۆ یەکتری هەبێت، خۆشەویستی دەبێتە هۆی یەکبوونتان. ئیبلیسی ڕقی لە یەکبوونە، چونکە دەزانێت کە لە ڕێی یەکبوونەوە خەڵک بەرەو ئیسای مەسیح دێن. ئیسای مەسیح لە پێناوی ئەمە نوێژی کرد کە ئێمە ببین بە یەک، هەروەک ئیسا و باوک یەک بن، بۆ ئەوەی هەمومان باوەڕ پێێنین کە خوددا و کوڕەکەی ناردووە. پۆلسیش لە پێناوی ئەمە نوێژی دەکرد تاکو بە خۆشەویستیەوە گەشە بکە کلیساکەی. هەروەها نوێژ دەکات بۆ ئەوەی کە بەو شێوەیە ئیسای مەسیح گەشە بکەن کە پێی دەڵێن پاک و پیرۆزی. خودی پۆلس ناوی نا پاک و پیرۆزی دوای ئەوەی لە پێناوی خۆشەویستی نوێژی کرد. باژان بەردەوام دەبێت و دەڵێت با ئیسای خاوەنشکۆمان دڵتان بەهێز بکات تاوەکو لە کاتی گەڕانەوەی لەگەڵ هەموو گەلە پیرۆزەکەی لە بەردەم خودای باوکماندا بە بێگلەیی لە پێرۆزیدا بن. ئەم نوێژە دوو بەشە. یەکەم لە پێناوی یەکترین خۆشەویستی نوێژ بکەین. دووهەم لە پێناوی گەشەکردنیان لە پاک و پیرۆزیە تا زیاتر و زیاتر ببینە هاوشێوەی ئیسای مەسیح. دەبینین دوای ئەوەی کە ئیسای مەسیح لە ژووری سەرەوە قوتابیەکانی ڕاست پارد بەوەی کە یەکتریان خۆش بوێ. دابەزیە نێو شەقامەکانی ئۆرشەلیم و چوە ناودڵی خەڵکەوە. چۆ بۆ خاردۆن لە ڕێگادا ئیسا پێی فەرموون دەمەوێت بەرهەمی زۆرتان هەبێت. ڕوونیشی کردەوە فەرمووی ڕەزەوان نابێ بێبەر بێت. ئیسا ئەم وانەیە بەکارهێنا و فەرمووی باوکم شکۆدار دەبێت ئەگەر ئێوە بەرهەمی زۆر بگرن. بۆەوە دەردەکەوێت کە ئێوە قوتابی منن، هەروەک چۆن باوک منی خۆشویستووە ئاوا ئێوەم خۆشویستووە. جا بۆیە خۆشەویستیەکەم دەگوازمەوە پەیوەستی بن پێوەی. ئەگەر ئێوە کار بە ڕاستپاردەکانم دەکەن بە خۆشەویستەکەمەوە پەیوەست بن، هەروەک چۆن من کارم بە ڕاستپاردەکانی باوکم کردووە و بە خۆشەویستەکەیەوە پەیوەست دەبم. ئیسای مەسیح لە ژووری سەرەوە پێی ڕاستپاردن کە یەکتریان خۆش بێ،
بەڵام لێرەدا کە بەرەو دۆڵی قەرەدۆن دەڕۆشتن نمونەی ڕز و لق بەکاردەهێنێت و دەفەرمێ ئەگەر بەڕاستی منتان خۆش دەوێت دەبێت بەرهەمی زۆرتان ببێ کە گوێڕایەڵی ڕاستپاردەکان دەبن ئەوا بەرهەمی زۆرتان دەبێت نەک تەنها ڕاستپاردەکان یەکترینتان خۆش بێ بەڵام ڕاستپاردەکەی دیکەی ئەیسا مەسیح کە بە قوتابیەکانیدا بۆیە ئەیسا فەرمووی بە پۆلس کە خەریک بوو نوێژی دەکرد لە بابەتەکەی خۆدا بە نسبەت خۆشەویستیەوە ڕوونی کردەوەکە ئەبەی لە یەکتر داگەشە بکەین لە پاک و پیرۆزی داگەشە بکەین بە گوێڕایەڵبوونی ڕاستپاردەکان ئەمەش دەمانبات بۆ پرسیار و تێڕامان و پەیڕەوکردنی ئەم شێوازە دیاریکراوانە چین کە لە ڕێیانەوە دەتوانین نوێژەکانی پۆلس بەکاربهێنین وەکو نمونەی نوێژکردن لە پێناوی هەموو باوەڕداران سەرەڕای تەمەنی خۆی لەناو مەسیحدا نوێژکردنی جوانمان هەیە لە نامەی سالۆنیکی کە ئێستا پێکەوە سەرێکیان لێ دەدەین و دایانخوێنینەوە بەڵام ئەگەر لە نامەکانی دیکەی پۆلس بڕوانین نوێژەکان وەک نامەی ڕۆما و فیلیپی و ئەفەسۆس و کۆلۆسی هەروها بۆ کەسەکان وەکو فلیمۆن و کۆلۆسی نوێژی جوان نووسراوە زۆربەی نوێژەکان دووپاتی خۆشەویستی و گەشەکردن لە خۆشەویستیدا هەروەها بەرهەمهێنان و ژیانی پاک و پیرۆزی دەشبینین قوڵ دەبێتەوە لە هەندێک ئەو نوێژانە وەکو لە نامەی ئەفەسۆسی کۆلۆسی بەشی کراوەتەوە بەڵام بنەڕەتی ئەو نوێژانە ئەوەیەکە یەکتریان خۆش بێت لە پاک و پیرۆزیدا گەشە بکەن تا زیاتر و زیاتر هاوشێوەی ئیسای مەسیح بن سەرنجی نوێژی نێو نامەی فیلیپی دەدەین دەبینین کە لە یەکچوونێکی زۆر هەیە نێوان ئەم نوێژە و نوێژی پۆلس بۆ خەڵکی سالۆنیکی دەڵێ لە خوددا دەپاڕێمەوە کە خۆشەویستیتان بە زیانیاری و ئەو پەڕی تێگەیشتۆ زیاتر و زیاتر بکات تاکو باشترین شت جیا بکەنەوە بۆ ئەوەی لە ڕۆژی مەسیح پاک و بێگلەیی بن ئەمەش ئەو دوو خاڵی نوێژەکەیە لە پێناوی خەڵکی سالۆنیکی کە لە خۆشەویستیدا گەشە بکەن و ژیانی پاک و پیرۆزی بژین هەروەک بێگلەیی بن با نوێژەکە بەم شێوە تەواو بکەین تاکو پڕ بین لە بەرهەمی ڕاست و دروستی لە ڕێگای ئەیسای مەسیحەوە بۆ شکۆستایشی خوددا پرسیارەکە لێرەدا ئەمەیە چۆن ئەم نوێژە لە ژیانماندا پەیڕۆ بکەین دەتوانین بیگوێزینەوە سەر خۆمان جا نوێژ دەکەین و دەڵێن لە خوددا دەپاڕێنەوە کە خۆشەویستیمان بە زیانیاری و بە ئەو پەڕی تێگەیشتنەوە زیاتر و زیاتر بکە تاکو باشترین شت جیا بکەینەوە بۆ ئەوەی لە ڕۆژی مەسیحدا پاک و بێگرد بین تاکو پڕ بین لە بەرهەمی ڕاست و درستی لە ڕێگای ئیسای مەسیحەوە بۆ شکۆستایشی خوددا نوێژێکی زۆر ناوازەیە کە دەتوانین پێکەوە بیکەین با پێکەوە ئەم نوێژە ئەنجام بین لە خوددا دەپاڕێنەوە کە خۆشەویستیمان بە زیانیاری و ئەو پەڕی تێگەیشتنەوە زیاتر و زیاتر بکات تاکو باشترین شت جیا بکەینەوە بۆ ئەوەی لە ڕۆژی مەسیح پاک و بێگلەیی بین تاکو پڕ بین لە بەرهەمی ڕاست و درستی لە ڕێگەی ئیسای مەسیحەوە بۆ شکۆستایشی خوددا